محوری تلسکۆف هێرشی کردوەتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و لە ئەنجامدا هێرشەکەی حەشتی شەعبی تێکشکێنراوە. بۆ زانیاری زیاتر لەبارەی محوری تلسکۆف ئێستا وا دۆخەکەی کاروان عەلی پەیامنێری ڕوودا و لەگەڵماندا کاروان لای تۆ ئێستا دۆخەکە لەو محورە چۆنە؟ ئایا هێرشی حەشتی شەعبی بەردەوامە یاخود ڕاوەستاوە؟ بله فا نکمل نوا تلسکوف دا و کدیار کو افرو دمجمر چارونی و واری هرشن ین چکدارن حج دا شعبی دست بکرن جبون محوری یه روش آوایا امشه بجین سنتر تلسکوف بس پشتی کو شر و ربربون دست بکری در انجام دال گوله وان زانیاری کو موار گرتش فرمانده یا سپیلکی کل ویره فرماندهیت کتن یا هزین پیشمرگی لیوا طارق هرنی آماجه بویه که دا کو سه همر گل باجرک آوان تکش کاندینات همان دم داجی کو دول زانیارین کو موار گرتی نزیکا 25 کجراش و هنه اسحاف تات بومبالانس تات کوان نقل کرد لی النوا تلسکوف دا کو بشک کریستیانا ویره جگیر بوندما کو اوان هاتی نو هرش کریج به دوشکت امشه میجیم 23 ملیم دو کسین ین کریستیان ویره دو کبرایت یک بون الگوروان زانیار موار گرتیش برا او کسانت کل کاری اون بالانست که اگر زانیاریون دنمه برس او کسانت گواه گوهاستید کسان سویل ویری کی بون چا بون برا دو برایت مایت مسیحی بوینند گنده تلسکوف دا دو بریندار بوینه هر دوی جبرایت یک بون جیه که 17 سال بون جیه دیتر جیه 11 سال بون گل دشمنی وکتینه و تنبالن بالانست آماده باشیه دا بوینه و هر جه ریدانت آماده بون تو اک پیشمرگه بلکه توی برای یک پیشکیت اینها وضع چای روش چا مەڵێ دیارە ئەمڕۆ بەیانی جموجۆلێکی زۆر بە قووەتیان دەست پێکرد عەجدی وەحشی دەستیان پێکرد بۆ سەر لە ڕۆژئاوای تلسکۆف دەستیان پێکرد بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە بەڵام ڕایان گرت بۆ سعات 4:30 ئێوارە سعات 4:30 ئێوارە هەجومی سەر هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکان و فەرماندەی سپیلک بەڵام خۆشبەختانە فەرماندەی سپیلێک و پێشمەرگەکانی پارتی و بارزانانی لیان هاتنە دەست و تێکیان شکاندن و سێ هەمەڕی دوژمنمان سۆتاندووە و باجەرێک ئێستاش ئەیانەوێ نزیکەی 25 هەتا 25 لاشەیوان لەبەردەستی ئێمەدایە بەڵام ئەیانەوێ لاشەکانیان بگوازنەوە پیشمەرگە بە سەلامەت بەڵێ پیشمەرگە بسلامەت پێشمەرگە سەلامەتە و هیچ پێشمەرگەیەک نەبریندارە و نەشەهید دژمانەیە خۆشبەختانە لێ شاتی هاتنە دەست و تێکمان شکاندن هیچ مشکلەمان نییە سپاس تو گەلمە بووی بەلێ وەکو دیار و هەل ئەمشی بژین بەدریکێ و شوی ساترێ خار حتا کو چیتە یت گوندێ گەورکێ و دیساژی دهێتە و تلسکۆف حتا کو دچیتە ناوەران ئەڤرو کورسپێدێ وەرە پێشمەرگە زانیاری هەبوون ئەو دێ حرەکێکەن دەرەنجام کو چارێواری ئەوان هێرش کرد و لێ وەکو هێزن پێشمەرگەت بێژن دەرەنجامی وێ هێرشێ سێ هەمەرد گەل باجرێکی نێزیکا 25 کوژراوژی لێ کەفتن بەلێ بەڵێ کاروان عەلی پەیامنێری ڕوودا و لە تلسکۆفۆ لەگەڵمان نابووی گەلێک سپاس.